لێنزە 23 ملیمەکەی فوجی فیلم لەبەرچی ئەو لێنزەم هەڵبژارد. لەو ڤیددیۆیەدا باس لە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ دەکەم بۆ کەسانی فۆتۆگرافەر. زۆر گرنگە، هیوادارم سوودی لێ ببینن، لەگەڵ ببینێنەوە تا کۆتایی ڤیددیۆکە بۆ ئەوەی تەواوی زانیاریەکانتان پێ بگات. ئەوەی ئێستاکە لێنزی فوجی فیلم 23 ملیمە 1.4 بێگومان لێنزەشی زۆر چاکە و ئەوەی وای لێ کردم کەوا ئەو لێنزە بکڕم، هەرچەندە کۆمەڵێک فۆکاڵی لێنزم هەبوو لە فوجی فیلم، بەڵام هیچیان تام و ئەو ئەنگڵی لەو لێنزە بەدەستم دەکەت و ئەو تامەی لەو لێنزە لی وەردەگرم لەوانی تر بەدەستم نەدەکەت. بۆیە هەوڵمدا لێنزی 23 ملیم بەدەست بێنم. ئەگەر بێت و باسی لێنزەکانی تر بکەین، لێنزی 50 ملیمم هەبوو، بێگومان ئەو لێنزانە لێنزی ڤانتێج لێنزن، واتە لێنزە کۆنەکانی کامیرای ترن بەکاریان دێنمەوە، کوالیتیان زۆر بەرزە. ئەویان لێنزی 50 ملیمە، لێنزەشی زۆر چاکە، فەتحەی 1.8 ئینیکۆنە لە ڕێگای ئەدۆپتەرەوە دەتوانم لەسەر فوجیەکە دابنێم. ئەگەر باسی فۆکەڵەکان بکەین، ئەوە لێنزی 50 ملیمە، لێنزی 50 ملیم فۆکەڵەکەی ڕێک دەبێتە 50، کڕۆپ فاکتۆری فوجی فیلم 1.5 جاران 1.5 دەبێتە 75 ڕێک. بێگومان ئەگەر باسی لێنزی 90 ملیم بکەین، کە ئەو لێنزەش هەر بە هەمان شێوە یابانیە و فەتحەکەی 2.5 لێنزەشی کوالیتی بەرزە، توانای زۆر باشی هەیە بۆ پۆرترێت و لە نزیکەوەش دەتوانین فۆکس بکەین لە دووری تەنها 5 سانتیم، کە ئەوەش بەڕاستی لە لێنزەکانی تر ئەو توانای فۆکسکردنە نییە بە 5 سانتیم. بەو پارەکەمەیکەوە منەوەم پێکڕە بتوانانی لێنزەشوا بەدەستبێنی، ئەوە زۆر زەحمەتە. لێنزی 90 ملیم ئەگەر باز بکەین، 90 جاران 1.5 کڕۆپ فاکتەرەکە دەکا 135 ملیم. ئەوە دووبارە ئەویشان چوە ڕێزی تەلیفۆتۆ، ئەوەیان لێنزی 35 ملیمی سابتە، فەتحەکە 1.2. پێگومان هەموو ئەو لێنزانە لە ڕێی ئەو ئەدەپتەرەوە بەکاردێنم کە تایبەتە بە لێنزی نیکۆن تو فوجی فیلم. ئەوەیان 35 ملیم 35 جاران 1.5 کڕۆپ فاکتەر دەکا 52 ملیمی ڕێک. بەڵام ئەگەر فوجی فیلمەکە دابش بکەین چی بەسەر دێت؟ فوجی فیلم کاوەیان 23 ملیمەکەیە، 1 پوینت ببوورن 23 جاران 1.5 34.5 یعنی بە 35 ملیم دەخوێندرێتەوە. و لە هەمان کاتدا ئەو لێنزەشم هەیە 56 ملیم 1.2 فوجی فیلم. 56 ملیمەکە گە کڕۆپ فاکتەرەکەی وەربگرین بزانیت چەندە، فۆکەڵەکەی چەند دەردەچی. 56 جاران 1.5 دەکا 84، واتە نزیکی 85 ملیمی کە لێنزی کانون و نیکۆن، کە زۆر لێنزەشی چاکە لە بۆ پۆرترێت، لە بۆ لەقطەی کلۆز لێنزێکی پێرفێکتە. بەڵام ئایا هەموو ئەو لێنزانە ئیش و کارەکانی فۆتۆگرافەرێک بەدەست دێنن لە کاتێکدا و فۆتۆگرافەرێکی ڕۆژنامەوانی بێت، یاخود ستریت لایڤ بێتن، یاخود بڵێن کاری زۆر کار و ستایلی تر هەیە ڕەنگ بێ ئێستا کە هەمیان باس نەکەم بکاتن. ئایا لەگەڵ حەز و بینینی ئەودا دەگونجێت؟ بێگومان نەخێر، هەر یەک لەوانە تایبەتمەندی خۆیان هەیە و لە کاتی خۆیدا دەکرێت سوودیان لێ ببینین. بەڵام لە کۆتاییدا ئێمە پێویستمان بە ئەنگڵێک دەبێتن. ئەو ئەنگڵە پێی دەڵێن ئەنگڵی سروشتی، ئەوەی کەوا لە چاوی خۆتدا ئینسان بە چاوێکی سروشتی دەیبینیتن، نە زۆر وایدا نە زۆر کلۆزە، ئەنگڵێکی زۆر جوانە، چاوی مرۆڤ تێر دەکات لە بابەتەکان بە تەواوی نزیکی، کە دیمەنەکە زۆر جوان بێ ئەوەی هیچ هێڵێک تووشی لاربوونەوە بڕواتن بە لای ڕاست و چەپدا ئاوت بکاتن لە بۆ دەرەوەی فرێمەکە، یاخود زۆر قەبارەکە لە ئەوەی خۆی
بچووکتر دەربچیت و لە کەمترین ماوەدا زۆرترین ئەنگڵت نیشان بداتن وەکو سوپەر پیش ئای و یان سوپەر واید ئەنگڵ بە پێچەوانەی ئەوانەیە. لێنزی 23 ملیم لێنزێکی سروشتیە، ئەنگڵەکەی سروشتیە، زۆر جوانە و لە بۆ فۆتۆی ڕۆژنامەوانی و لە بۆ ستریت لێنزێکی زۆر زۆر تایبەتە و گونجاوە. لە ئەو لێنزەم لە ڕێی کۆمپانیای ذیکرەیات لە بەغداوە کڕیە، بێگومانەوە گەرنتیەکەیتی پارچێک قماشە لە بۆ خاوێنکردنەوە. دەربارەی لێنزەکە زانیاری ئەگەر بمانەوێتن، بەڵام من کارم پێ نییە و دەکەی خودی لێنزەکە، ئەوەش خودی لێنزەکە. بسم الله. پیشمان بە کارتۆنەکەش نەما، ئەوە کارتۆنەکەیتی ئەگەر ببینن 1.4 ملیم و یابانیشە. ئەوەی لە هەمووی زیاترکەوە حەزم لێیتی لە فوجیفیلم حەز دەکەم هەر لێنزێکی یابانی بێتن، تەنها ئەوان بکڕم. ئەو لێنزانەی فلیپینیە یاخود سینیە هیچ شێوەیەک حەز ناکەم بیان کڕم. لێنزەکە دەربێنین ناوت لێنزێکی زۆر جوانە. فۆکسکردن لە ڕێگای ئەو ڕینگەوەیە لە دەبێتە ئۆتۆ فۆکس و مانوێل فۆکس بەو شێوەیە. ئێستاکە بە شێوەی مانوێل فۆکس دەتوانین فۆکس بکەین. ئەو جۆرە فۆکسکردنە ئەگەر هەڵە نەبم لە 1-2 لێنز فوجیفیلم دروستی کردێت تاکە لێنزیشە بەو شێوەیە لە ڕێگای تەنها ئەو ڕینگە سلایدی پێدەکەی لە پێش لە بۆ پاش دەبێتە ئۆتۆ فۆکس، بەرەو پێش لە بۆ دواوەش دەبێتە مانوێل فۆکس. ئەگە هەڵە نەبم تەنها فوجیفیلم ئەو تەکنیکەی بەکارهینایە، هەتا ئێستاکەی لێنزێکتر هیچ کۆمپانیایەکتر ئەو تەکنیکەی بەکار نەهینایە. هەر وەکو گوتم لێنزەکە مێد ئین جاپانە، لێرەوە لە ئەوەی ببینن مێد ئین جاپان 1.4. ئەو لێنزە ئێستاکە 1.4 دروست کردیە ڤێرژنێکتر، بەڵام ئەو یان فلیپینیە و ڤێرژن 2 زۆر ڕام لە ئەو نییە. ئەوە فۆکال ئەو ببورن تیرەی فلتەر سایزەکەی 62 ملیمە، بەڵام لە ڤێرژنە نوێیەکە گچکەی کردەوە بوویتە 58 ملیم و چێشی هەندە قڕس بووە، زائیدەن قەبارەکەشی تۆزێک درێژتر بووە. بەڵام لێنز ئەو لێنزە لەسەر کامێرا وەکو ئەو درێژ نییە و زۆر گونجاوترە و یابانیشە، ئەویان کە زۆر زیاتر جێی سەرنجی منە. لێنزەکەمان دانە سەر ئەو لێنزە. ئەگەر باسی ئۆتۆفۆکس بکەین، ئۆتۆفۆکس لەو لێنزەدا زۆر خێرایە و بۆنونە دەنجی ماتۆڕەکە نایەتن وەکو هەندێک لێنزی ترکەوە دەنجی ماتۆڕەکەیان گەلک زۆر دێتن. لێنزێکی خێرایە لە فۆکسکردن، کوالیتەکەی زۆر چاکە، زۆر شارپە، ئەنگڵەکە شێر وەکو گوتم گرنگتریشتە و بەلای منەوە گونجاوترین ئەنگڵە لە بۆ کاری فۆتۆی ڕۆژنامەوانی کە دەکاتە 35 ملیمی سەر فول فرێم. لەبەر ئەوەی کڕۆپ فاکتۆرەکەی ئەو فوجیفیلمە 1.5 بەو شێوەیە 23 ملیم جاران 1.5 دەکاتە 34.5 کە دەکات تقریبان ڕێک دەکات 35 ملیمی تەواوی فول فرێم. هەندێک کەتەلۆکم هەیە لە کۆمپانیا فوجیفیلم لەسەر لێنزی 23 ملیمی، با بیرمە دەرێ بزانم چ باس دەکاتن دەربارەیەوە. هەندێک کەتەلۆکم هەیە، ئەو کەتەلۆکانی باسم کرد ئەلێرەدا باس لە تێکڕای لێنزەکان دەکات. بێگومان ئەو کەتەلۆکانە هەر هەمیان بەرهەمی کۆمپانیای فوجیفیلمی
تێدا بڵاو کراوەتەوە و دەربارەی بەرهەمەکانی فوجفیلمە لێرەدا بەشێکی زۆری لێنزەکان لێرەدا ئاماژەیان پێکرایە لێرەدا باس لە لێنزە 23 ملیمەکەی دەکاتن کەوا لێنزێکی ئەنگل سروشتیە بەرهەمەکانی تریش تێدا لێنزەکانی تر بەڵام لێنزی 23 ملیم تایبەتمەندی خۆی هەیە تێکڕای زانیاریەکانی سەر ئەو لێنزە ئاماژەی پێکرایە لێنزی 23 ملیم لە 11 گروپ لە 11 ئلیمنت لە 8 گروپدا کۆکراوەتەوە پێکاتوە و هەروە لەگەڵ ئەوەشدا یەک ئەسپێریکال ئلیمنت فۆکەڵەکەی 23 ملیم ڕێک دەبێتە 35 ملیم گەورەترین فەتحەی 1.4 گچکەترین فەتحەشی ئێفی 16 و دەڵێتن لە ڕێگای 7 ڕینگی دیافرام لێنزەکەی دەبێتەوە تێکڕای قەبارەکەی پانی قەبارەکەی 72 ملیمە درێژەکەشی 63 ملیمە و 300 گرام دەبێتن کێشەکەی بە کەپ و هودەکەیەوە لەگەڵ کەپەکەی و هودەکەی دەبێتە 300 گرام و فلتەر سایزەکەشی 62 ملیمە ئەوانەی باسم کرد بەشێک لە زانیاریەکانی لێنزی 23 ملیم بوو